ئەو سێ هەڵە گەورەی کە هەرگیز نابێ قوتابیان و خوێندکارانی خۆشەویستی پۆلی 12 لە هاوینە ئەنجامیان بن. ئەم کاتتان باش من سامی عەبدوڕەحمان هەورانی ئەندازیار و توێژەر لە بواری دەروونزانی. هەڵەی یەکەم قوتابی و خوێندکار کە ئەچێتە پۆلی 12 و ئەزانێ ئەبێ 24 ساعتی خوا خەریکی سعیکردن بێ. ئەزیزی من ئێمە پێویستمان بە حەوانەوەیە، بە ئاسوودەییە، بە ئارامیە، ئەمەش پێویستی بە گەڕان و پیاسە و خۆشی بینینە لە ژیان، نەک تەنها خەریکی خوێندن بی. باشە ئەگەر توی ئازیز لە پۆلی 11 و پۆلەکانی پێشتر مێشکت ڕانەهێنابێت کە بە باشی بخوێنی، ئەوە زەڕورە لەم هاوینەیە خۆت وردە وردە فێر بکەیت، کاژێر زیادی بکەیت و توانای مێشکت زیادکەی بۆ خوێندن و دەرخکردن و تەرکیز بەس نەکەی لە پڕێکە دەستکەی بە خوێندنی ماوەی هەشت کاژێری. یەکێک لەو هەڵانی کە بەداخەوە زۆربەی ڕاهێنەرانی دەرونی و تەنانەت مامۆستایانیش لەو قوتابخانە ئامۆژگاری قوتابیانەکەن کە ئەبێ هەر لە سەرەتاوە هەشت کاژێر بخوێنی. بەڕای ئێمە ئەمە هەڵەیە، لەبەرەوەی ئەگەر توی ئازیز ڕانەهاتووی بە خوێندنی زۆر بەم هەشت کاژێرە لە پڕێکە تەنها ماوەی مانگێک 2 مانگ بەرگایگری تووشی بێزاری و قەلەقی و سترێسە بیت و وازی لێنی. بۆ یەتکای ئاگدار بە وردە و هەنگاو بە هەنگاو دەست پێ بکە نەک لە پڕێکە. کوردەواری شتێکی زۆر جوانی هەیە، ئەڵێ هەڵگرتنی بەردی گەورە نیشانەی نەهاوێشتنیەتی. هەڵەی دووەم کە بووە بە باو لە ناو خەڵکە، ئەویشەوەیە وا ئەزانن ئەگەر دەورە نەکەی واتە خولی بەهێزکردن ئەوە ناتوانین دەرەجێکی باش بێنی. ئەزیزی من ئەڵێم باشە دەورە بکەی، ئاساییە، بەڵام کێشە گەورەکە ئەوەیە کە هەندێک قوتابی و خوێندکاری ئازیز وا ئەزانێ بێ هەر 6-7 دەرزەکە بکە. ئەمە هەڵەیەکی گەورەیە. تۆ وا ئەزانی بۆچی سیستەمی ئیجوکیشنی عالەمی لەسەر ئەو بنەمایە دامەزراوە کە لە ماوەی 8 مانگە تۆی ئازیز 7 وانت پێوترێ، چکە مێشکی ئێمە تەقەبولی ئەوەندە ئەکان لەو ماوەیەدا. بەڵام تۆ بتەوێت لەم 2 مانگەی 3 مانگەی هاوینەیە 6 وانە یان 7 وانە هەمووی دەڕخکەی بە بۆچین ئێمە هەڵەیەکی گەورەیە. ئامۆژگاری ئێمە بۆ تۆی بەڕێز ئەوەیە کە 2 وانەی زانستی ئەتوانی بکەی لەگەڵ وانەیەکی ئەدەبی واتە یانیش زمانێک بەمە ئەتوانی هەمووی دەرخ بکەی وە کۆنتڕۆلی بابەتەکان بکەیت. من هەمیشە ئەڵێم ئەگەر توی ئازیز بتوانی 2 وانە بە جوانی و بە مەزبووتی دەرخ بکەیت و فێریان ببی باشترە لەوەی کە 4 وانە بکەی بەڵام پچڕ بێت و بە جوانی نەیانزانی. بۆ یەتکای ئاگدار بە بیر لەوە بکەرەوە چ وانەیەکت باش نەبووە لە پۆلی 11 ئەتوانی ئێستا پەرە بۆ وانەیەت دەی وە دەوری بۆ بکەیت و شتێکت بیر نەچێت کە ئەگەر ناتوانی پارە سەرفکەی لە پەیمانگاکانە ئەتوانی لە ڕێگەی یوتیوبەوە پەری پێ بدەیت. هەڵەی سێیەم ئەزیزی من 180 هەموو پرۆسەیەکی سەرکەوتن بە تایبەتی لە بواری پەروەردەیە پەیوەندی بەلایانی دەرونی تۆی ئازیزەوە هەیە، نە مامۆسایە، نە مەنهەجە، نە پەیمانگا، نە قوتابخانەیە. بۆ یەتکایە پێش ئەوەی بیر لەوە بکەیتەوە بچیتە قوتابخانەیەکی باشتر یانیش مامۆسایەکی باشتر هەڵبژێری بیر لەوە بکەرەوە کە پەرە بتوانە عەقلەکانی خۆت بدەیت وەکو چی تەرکیز و زاکیرە و شێوازی خوێندنی وانەکان کە لە هەمووی گرنگترە. تۆی ئازیز ئەگەر باشترین مامۆساشت هەبێ بەڵام تەرکیزت نەبێ کەواتە هیچ، ئەگەر باشترین قوتابخانەش دەبێ بەڵام نەزانی چۆن وانەکان بخوێنی کەواتە هیچ. بۆ یەتکایە سەرەتا گرنگی بە توانە دەرونی و عەقلیەکانت بدە پاشان بیر لە بابەتەکانی تر بکەرەوە، چکە 180 خۆتی. ئێمە لە خولی قوتابی سەرکەوت و کۆمەڵێ وانەی تایبەتی دەرونی و عەقلیمان ئامادە کردووە بۆی تۆی ئازیز پەرە بەتوانە عەقڵەیی و جەستەیەکانت بدەیت. اینجا دوای ئەوە فێر دەکەین کە چۆن هەر وانەیەک بە باشتری شێواز بخوێنی. لە هەمووی گرنگتر فێر دەکەین کە چۆن ئارامی دەرونی خۆ ڕابگری، لە سترێس و قەلەقی دووربی و بە دەرونێکی ئارامەوە بخوێنی. هەر ساق و سەلامەت.